بەڵازان و خۆشەویستانمان لە تەوەری سێیەمی بەرنامەکەماندا باز لە بەرهەمە چاپراوەکانی مامۆستا عەلی باپیر لە حوتەمی پێشانگای کتێب لە سلێمانی دەکەین. باز لەو داشکاردنە تایبەتەش دەکەین کە بۆ بەرهەمەکانی کراوە. هەڵبەت دەستگای ڕەنێو هەستاوە بەم کۆکردنەوەی ئەم بەرهەمانە و نمایشکردنی ئەم بەرهەمانە لەو شوێنەدا. دکتۆر شادی عەلی باپیر سەرۆکی دەستگای ڕەنێو کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر میوانی ئەم تەورەیەمانە. کاک دکتۆر سڵاوی خوا لێبێ، سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانی عەزیزی پێیان. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ڕێخستن دەرفەتە. زۆر سپاس. کاک دکتۆر ئەگەر بۆمان باسکی بەرهەمە چاپکراوەکانی مامۆستا لە چی پێک دێن؟ حتمەن بەرهەم گەلێکی زۆری هەیە، بەڵام بۆ پێشانگای کتێب لە سلێمانی ئەم ساڵ چۆنی دەبێت؟ بەڵێ، سوپاس بۆخوا مامۆستا عەلی باپیر خاوەن بەرهەمێکی زۆرە. تا ئێستا زیاتر لە 220 بەرهەمی تێپەرداوە. لە ناوێندا تەفسیری قورئانی بەرز بە پێست کە بەتەنیا خۆی 33 مجەڵەدە. مامۆستا عەلی باپیر لە نووسین بەردەوامە و لەم پێشەنگایەدا ئێمە وەکو دامەزراوی ڕەنێ هەستاوین بە چاپکردنی دوو بەرهەمی نوێ لەژێر ناونیشانەکانی چاو بە خۆدا گێڕانەوە و هەروەها ڕوونکردنەوە و هەڵسەنگاندنی حکمەتەکانی بەنەتاڵای ئیسکەندەری. بەڵێ کاک دکتۆر ئەگەر بۆمان باسکەی دەستگای ڕەنێو چۆن هەستاوە بۆ کۆکردنەوەی بەرهەمانە و ئیش و کارەکان چۆن بەڕێ دەچێت لە سلێمانی و پێشوازی هاوڵاتیانیش پێشوازی خوێنەرانیش بۆ بەرهەمەکانی مامۆستا بۆمان باسکی. کاک دانالیان، سەرەتا پێم باشە ئاماژە بۆ بدەم کە ڕەنێو بەرهەم و درێژکراوەی شۆڕشێکی فکریە کە مامۆستا عەلی باپیر لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردوو پێی هەستاوە و تا ئێستا بەردەوامە. واتە زیاتر لە 45 ساڵە خزمەتێکی گەورەی بە کۆمەڵگاکەی و بە ئیسلام و بە خوێندنەوەیەکی نوێ بۆ هاوچەڕ بۆ ئیسلام کردووە. ڕەنێو تەنها درێژکراوە و هەڵگری ئەو پامەیە کە مامۆستا عەلی باپیر قەناعەتی پێی بووە و هەروەها لە سۆنگەی هەستکرد بە بەپرسیارەتی بەرامبەر بە کۆمەڵگایەکەی بەگەڕانەوە بۆ قورئان و سونەت و ئیسلامی ڕاست و ڕەسەن پێی هەستاوە. ئەمە لە ساڵی 2018 بەولاوە هەستمان کرد کە ئەم بەرهەمانی مامۆستا عەلی باپیر بێنازن و خزمەتی شایستەیان پێ نەکراوە. بۆیە بیرمانەوە کردەوە کە خانەیەک یاخود دامەزراوەیەک تەرخان بکەین بە خزمەتی زیاتر بەم بەرهەمانە، وەروەها گەیاندنیان بە شێوازێکی شایستە، وەروەها دروستکردنی ناوەندێک کە خەڵک بە تێکڕاچین و توێژەکانی بتوانێت بە شێوازێکی باشتر لەم بەرهەمانە سوودمەند ببێت. پێشەنگای حوتەمی پێشەنگای کتێبی سلێمانی بەڵێ ئێمە دومین جارە بەشدار دەبین لەم پێشەنگایە. خۆشبەختانە دەبینین کە گەرمگوڕێکی زۆری پێوە دیارە بەشدار بووان خوێنەران تا ئێستا خولەیەکی زۆریان هەیە. ساڵ بە ساڵ خوێنەرانی ئەم کتێبانە زیاترن بۆ خەڵک تا ئێستا ڕوو لە فکرە گرنگێکی تایبەتی پێدەدات. ئەوەی جێی سەرنج بوو لە پێشەنگایەدا ئەوە بوو کە دەبین کۆمەڵێک کەسایەتی ناوداری کورد، کەسایەتی سیاسی، کەسایەتی فکری ئەم ساڵ بەشدارن لەگەڵمان. ئێمە پارخۆمە بەتەنیا دەبینی، بەڵام ئەلحەمدوللا ئەم ساڵ کە دەبینین ئەوانی شەستیان کردووە بە گرنگی بەشدار بوو لەم پێشەنگایانەدا و گرنگی زیاتر دەدەم بە کتێب خوێندنەوە و فکر. زۆر باشە دکتۆر، ئەم ساڵ مامۆستا چەند بەرهەمی تازەی هەیە کە لە پێشەنگاکەدا دەخرێتە بەردیدی خوێنەران؟ ئێمە هەستاوین بە چاپکردنی 7 بەرهەم تاوەکو ئێستا جگە لە قورئانی تەفسیری قورئانی بەرز بوو بە پێست. دوو لە بەرهەمانە بەرهەمی نوێن، واتە بۆ یەکەمین جارە کە نمایش دەکرێن. کتێبی یەکەمیان بەرهەم یەکەمیان چاو بە خۆدا گێڕانەوەیە. ئاشکرایە کە موسڵمانان بە تێکڕایان بەتابەتی لە کۆمەڵگای ئێمەدا پێویستێکی زۆریان هەیە بۆ چاو بە خۆدا گێڕانەوە. مامۆستا عەلی باپیر کۆی بەرهەمەکانی وەڵامگۆی ئەو پێداویستیانە بوون کە لە واقعەکەدا هەن.
کتێبی چاپ بە خودداگیرانەوە باسی گرنگی بە خودداچوونەوەی موسڵمانانە لە شێوازی بیر و بڕوا و تێڕوانینیان بۆ خواناسییان بۆ پەرستشەکانیان پاشان تێگەیشتنیان لە ڕێبازی پێغەمبەری خوا و پەیوەندی لەگەڵ قورئان واتە پەیوەندیان قورئان و سونەت و هەروەها تێگەیشتە مەسەبە فیقیەکان و هەروەها لە هەڵوەستەکانیاندا دەبینین ئێستا موسڵمانان لە جیهانی ئیسلامیدا بە کۆمەڵە قەراندا تێدەپەڕن بۆیە مامۆستا کە باسی چاو بە خۆداگیرانەوە دەکات کۆی مەفهومی چاو بە خۆداگیرانەوە باز دەکات و هەروەها باسی ئەوە دەکات کە چۆن دەبێت موسڵمانان لە هەڵوەستەکانیان بەرامبەر بە ستەمکار و ستەملێکرا و چۆن بن و هەروەها لەناو کۆمەڵگەی خۆیاندا چ ئەرکێکیان دەکەوێتە سەر و دەبێت لە چه ئاستێکی بە پرسیارێکدا خۆیان ببینەوە. ئەمە بۆ کتێبی یەکەم. کتێبی دووەمیش ڕوونکردنەوە و هەڵسەنگاندنی حکمەتەکانی بەناتەڵای ئیسکەندەری. ئەم کتێبە ڕاستەکەی کتێبێکی دانسقەیە و چوارەمین هەوڵی نووسەرە لە بواری تەسکیە و ساڵح بوون و بەرەو خواچوون و تەسەووفدا. مامۆستا سێ کتێبی دیکەی هەیە هەر لەم بوارەدا ڕێگەی ساڵح بوون بەرەو خواچوون و هەروەها گیانی ژیان وەگەڕانەوە بۆ لای خوا. ئەم کتێبیان بۆ جارێکەوە مامۆستا شیکردنەوە دەکات بۆ حکمەتەکان بەناتەڵای ئیسکەندەری کە 264 حکمەتن و ئەم زانایە کۆمەڵە قسەی پڕواتا و گەوهەری هەن کە لە پێشتردا شەرح و ڕوونکردنەوەیان بۆ کراوە بەڵام بۆ یەکەمین جارەکە نووسەرێک دێ بوو وێرانە لێکدانەوە و هەڵسەنگاندنیشان بۆ دەکات وێڕای شەرح و ڕوونکردنەوەیان واتە لە شوێنێکدا کە هەستی کردبێت کە نووسەری حکمەتەکان لە شەرع لای داوە لە محەکی عەقڵ و شەرعی داوە و ڕاستی کردوێتەوە. بەڵێ کاک دکتۆر ئەگەر باز لە داشکاندنەکان بکەی شێوازی داشکاندنەکان چۆن چۆنیە بۆ ئەمەتان کردووە تا چەند ئەمە دەبێتە خزمەتێک بۆ هاوڵاتیان ئەنی داشکاندن بۆ بەرهەمەکان بۆ لە پێشانگا کتێبەکاندا بابەتێکی زۆر گرنگە لەبەرەوەی کە خۆتەزانی دۆخی دارایی خەڵک چۆن چۆنیە و کەسانێکیشان خولیای خوێندنەوە نولوانەیە نەتوانێت بڕێکی زۆر با بە پارە بە کتێب ببوورە. زۆر ڕاستە ئەوەی ڕاستی بێت ئەم دۆخە ناهەموارە ئابووری کە باڵی کێشاوە بەسەر هەرێمی کوردستاندا ڕنگدانەوەی هەیە لە سەر کۆی کۆمەڵگا و ئەو کەسانێکی دەم بۆ پێشانگای کتێب بەشێکن لە کۆمەڵگایە بەڵام ئێمە ئەومان لە بەرچاو گرتووە و ئێمە وەکو ڕەنێ و دامەزارێکی قازانجنەویستین واتە بە هیچ شێوازێک نرخ قازانج ناخێنە سەر ئەو بەرهەمە فکریانە بۆیە ئەمە لە بەرچاو گرتووە و داشکاندی تابەتمان هەیە لەسەر کۆی بەرهەمەکان و نرخی هیچ بەرهەمێک ناگاتە نرخی تێچوونیشی. زۆر باشە کاک دکتۆر. جگەر لە بەرهەمەکانی مامۆستا عەلی باپیر کە لە پێشەنگای لە دەستگای ڕەنێو بۆ دەخرێتە بەردیدی خوێنەران چ بەرهەمێکی دیکەتان هەیە و بەرهەمەکانتان زیاتر لە چ بوارێکی دیکەدایە؟ مامۆستا عەلی باپیر نووسەرێکی مەوسوعیە لە کۆی بوارەکانی کە پێیوەستن بە دین و ژینی کۆمەڵگادا نووسینی هەیە کۆی بەرهەمەکان بە پێ هەندێک سەرژمێری لە کتێب و نامیل کە 220 بەرهەمی تێپەرداوە. مامۆستا عەلی باپیر چ لە تەفسیری قورئانەوە بۆ سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیمان و عەقیدە خوڕەوشت و ئاکار فقه خواپەرستیەکان بۆ بابەتە سیاسەکانی پێیوەست بە واقعی کوردستان و نەتەوەی کورد و کوردایەتیش کۆمەڵی بابەتی هەن دەتوانم بڵێم کەم بابەت هەیە کە مامۆستا عەلی باپیر قەڵەی بە بڕشتی تێیدا نەنووسیبێت. بەڵێ کاک دکتۆر پرۆژە و کتێبی داهاتووی مامۆستا چییە چی دیکە ئامادە بکات؟ بەڵێ مامۆستا عەلی باپیر پلان و پرۆژەی داهاتووی ئەمە لە ڕوو فکرەکەیەوە باز دەکەین چونکە پرۆژە سیاسەکەی هاتەری بە پرۆژە فکرەکەی بەردەوامە. ئەم پرۆژە فکریە زۆر فراوانە
لە ئێستادا وەکو بەرجەستە بوون تەفسیری قورئانی بەرز و بەپێز لە سیبەرگدا ئامادەی دەکەین بۆ چاپی دووەم ئەمەش کارێکی زۆری پێویستە ئێمە لە ئێستادا تیمێکی دیاریکرا هەیە کە کاری لەسەر دەکات مامۆستا عەلی باپیر ڕووی ئەوەیە کە لە پانتاییەکی فراوانتردا لە ئاسۆیەکی فراوانتردا خەڵکی بدوێنێت و دەیهەوێت کە خەڵک وێڕایی باگراوندی فکری و سیاسیان بتوانە سود لە بەرهەمانە ببینن چونکە مامۆستا لەم بەرهەمانەدا تەنها تەوەژمی ئیسلامی نادوێنێ بەڵکو کۆی تەوەژمە فکرەکان و کۆی کۆمەڵگا دەدوێنێت بە جیاوازی تەمەن و باگراوند و باگراوندی سیاسیان کاک دکتۆر لەوانەیە هەندێک نووسەر لە بوارێکی دیاریکراویان جۆری نووسینیان بۆ جۆرە بێت کە نخبەی تایبەت لێ تێبگەنیان نخبەی تایبەت سوودی لێ ببینن بەرهەمەکاری مامۆستا بۆ گشت چین توێژەکانە بێت بەڵێ بێگومان مە لە 220 ناونیشاندا دەتوانی زۆر جۆری کتێب بدۆزیەوە کە باسی نخبەی سیاسی دەکەین کۆمەڵێک کتێب و نووسراون کە تایبەتن بەم نخبە دیاری کراوە ئەمە بیرمان نەچێت کە مامۆستا عەلی باپیر سەرەتا دەستی کردو بە نووسین لە سەرەتا تەمەنی 20 ساڵیەوە گەنجێک بووە بۆیە وەکو گەنجێک نووسیبێتی بەڵام ئێستا دوای تەپەڕین 45 ساڵ کە تەفسیری قورئان دەنووسێ وەکو مفەسیرێک دەنووسێ بۆیە دەتوانم بڵێم وەکو نووسەرێکی سروشتی شێوازی نووسین و دواندنی خوێنەرانی کۆی چین و توێژەکانی کۆمەڵگا دەگرێتەوە مامۆستا عەلی باپیر دانەبڕاو بووە لە کۆمەڵگایەکەی بەپێی ئەو بارودۆخی کە تێیدا بووە بەردەوام نووسین هاوڵێکی بووە لە پێش پرۆژە سیاسەکەیدا لە ساڵانی هەشتاوێک و هەشتادوو پێشەوەی لە هیچ جوڵانەوەیکی سیاسی دیاریکراودا بێت ئەو نووسینی کردوێتەوە ئامرازە کە خەڵکی لێوە دەدوێنێ پاشان لە ڕۆژانی زیندانیدا کە بەتەنیا بووە و هیچ ڕێگەیەک نەبووە کە گفتوگۆی هەبێت لەگەڵ دەوروبەریدا هەر بە نووسین بەردەوام بووە ئێستاش دوای چەند ساڵی خەبات و سەرقاڵی زۆر نووسین بەشێکی دانەبڕاوە لە شێوازی دواندن و گفتوگۆکردن لەگەڵ دەوروبەریدا ئەمەش بۆ گەڕانەوەیە بۆ گرنگی کتێب و ڕۆڵی لە ژیان و ڕێخستنی مرۆڤدا مامۆستا عەلی باپیر لەبەر ئەوەی کە منهەجەتێکی قورئانی هەیە زۆر پابەندە بە ڕێنماییەکانی قورئان ئەو تا قورئان پێمان دەفەرمێ لە سەرەتای سوورەتی ئیبراهیمدا كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور واتە ئەم قورئان ئەو کتێبەیە سەرنج بدەی کتێب بۆتە ئەو ئامرازەی کە خەڵک بتوانی لە تاریکیەکانەوە بەڕەو ڕووناکی دەربێنین وهروها دەفەرمێ كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب لە سوورەتی ساددا کەواتە لە ئیسلامدا کتێب گرنگێکی زۆری پێدراوە مامۆستا عەلی باپیریش هەستی کردو بە گرنگی و گرنگی پێدان و گرنگی پێدانی شایستەی کتێب بۆیە کردوێتی بە ئامرازی سەرەکی بۆ دروستکردنی گۆڕانکاری بەگەڕانەوە بۆ منهەجەتێکی قورئانی باشە دکتۆر شادی ڕابوچوونی ئێوە لەسەر پێشەنگای نەودەوڵەتی کتێب لە سلێمانی کە بۆ دوم ساڵتانە بەشداری ئەەکەن ڕابوچوون و تێبینیەکانتان چییە لەسەری و ڕابوچوونی هەوڵاتیانیش بەتایبەت لەسەر کتێبەکانی مامۆستا و ئەو داشکانەی کە خێنە ڕوو بۆ خوێنەران چییە؟ بەڵێ ئەمە ئەوی ڕاستی بێ ڕابوچوون ئێمە سوپاس بۆ خەتا ئێستا زۆر ئیجابی بووە و هەروەها سەردانیکەرانیش ڕابوچوونیان زۆر ئیجابی بووە هیچ کارێکی مرۆڤ بێ کەم و کوڕی نابێت بەڵام هەوڵ درراوە ئەم کەم کوڕانەکەم بکرێنەوە ساڵە دوای ساڵ ئەوەی جێی سەرنجە بۆ من ڕاستی ئەوەیە کە سەردانیکەرانی پێشانگای کتێب ڕۆژ بە ڕۆژ لە زایت بووندن ئەم ساڵ بە بەراوردکردن بە پار ژمارەیان زۆر زیاتر بوو بە شێوازێک کە دەچی بۆ پێشانگای کتێب زۆر قورسە شوێنێ بدۆزیەوە کە سیارەی لێ ڕابگری یاخود بچە ژوورەوە لەبەر زۆری ژمارەی سەردانیکەران
و هەروەها وام هەست کرد کە لەم پێشەنگایەدا ئاست و کوالەتی ناونیشانەکان بەرزتر کراونەتەوە و ناوەندێکی زۆر بەشداریان کردووە و گەرمگوڕێکی زۆری پێوە دیارە. بە هەمان شێوازیش پێشوازێکی زۆر گەرم لە کۆی بەرهەمەکانی ڕەنێو کراوە بۆ ئەمان هەموو زۆر دڵخۆشین. انشاءالله لە ئەم مودەتەی کە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت بەرهەمی پێویست هەیە و بۆچی خەڵکیش لەوانەیە پرسیارکە بۆ ینی زۆرێکی دیکە لە بەرهەمەکان نەخراونەتە ڕوو تەنها پێم وابێ 65 بەرهەم لەوێ نمایش کراوە. بەڵێ ماشەڵڵا مامۆستا عەلی بەپیر بەرهەمی زۆرن و ئەمە بەرەکەتی خۆی پێش هەموو شتێک. ئەوەی ڕاستی بێت ئێمە وەک ڕەنێو سەرقاڵین بە دووبارە چاپکردنەوەی ژمارەیەک لە بەرهەمەکان، بەڵام تاوەکو ئێمە کۆمەڵە بەرهەم چاپ دەکەین بەرهەمەکانی دیکە نوسخەیان نامێنێت. جا بۆ ئێمە پرۆسەیەکی بەرداوامە بە بەردەوامی لە بەرەو خواستێکی زۆر لەسەر ئەم کتێبانە هەیە لەلایەکەوە، لەلایەکی دیکەوە بە سەرقاڵی پرۆژێکی زۆر گەورەی وەکو تەفسیری قورئانی بەرز و بەپێزین کە چەند ساڵ دەخایەنەوە نزیکەی 20 ساڵە کارکردن لەسەری بەردەوامە. بۆیە دەرفەت نابێت ئێمە پێڕان ناگەین کە کۆی بەرهەمەکان لە یەک کاتدا نمایش بکەین، بەڵام هەرێکێک لەو بەرهەمانە بەرهەمی دانسقەن و دەکرێت کۆمەڵگەی کوردی لیان سوودمەند بێت لە ئاسە جیاوازەکاندا و پێم وایە کە سنووری کات و شوێن تێدەپەڕێنن. زۆری لەو بەرهەمانە کاک دانیێلگەن وەرگێڕاونەتە سەر زمانەکانی دیکە. ئێستا ژمارەیەک لە بەرهەمانە لە ڕۆژهەڵاتەوە لە ئێران، لە ئەفغانستان، لە تاجیکستان و لە ڕۆژ ئاوا بە زمانی ئینگلیزی بەردەستن وەل بە زمانی عەرەبی لە وڵاتەکانی میسر و سووریا و لە تورکیا بە زمانی جیاواز سوودیا لێ دەبینرێت. بۆیە من وا حەز دەکەم ڕەنێو هەوڵێکە بۆ زیاتر خزمەتکردن بەم نووسەر و بیرمەندە، بەڵام ئەم هەوڵە لە ئێمەدا ناوەستێت. ئەو بەرهەمە چاپکراوانەی کە لە دەستگای ڕەنێو لە پێشەنگای کتێب لە سلێمانی بەردەستن بە تایبەت بەرهەمەکانی مامۆستا ئایا تەنها بە زمانی کوردی بەردەستن یاخود بە زمانی دیکەش بەردەستە بن؟ ئەمە لێستادا بە 5 زمانی سەرەکی بەرهەمەکانمە بەردەست کردوون، ئەوانیش کوردی و عەرەبی و ئینگلیزی و تورکی و فارسی. زۆر باشە. بەرهەمی دیکەتان هەندێک بەرهەمانە هەر لە ئەسڵدا بە زمانێکی دیکە نووسراون، بۆ منە مەوسوعەی ئەلیسلام و کەما یەتەجەلا فی کتاب الله هەر لە خودی خۆیدا بە عەرەبی نووسراوە، تا ئێستا تەرجمەی کوردی نەکراوە. ئەم بەرهەمە 12 بەرگە و لە زیندانی ئەمریکادا لە ساڵی 2003 بۆ 2005 نووسراوە. زۆر باشە کاک دکتۆر، ئەگەر قسەی کۆتاییت بکەیت سەبارەت هەم بە بەرهەمەکانی مامۆستا عەلی باپیر و هەمیش پێشەنگاکە و ئێوە تاکەی لەوێ ئەبن و هەروە بەردەوامیتان تا چەندەم ڕۆژی پێشەنگاکە بەردەوام دەبێت لەوێ؟ وەڵام من دەمێت دووبارە دەستخۆشیتان لێ بکەم بۆ ڕخستیان دیدارە وە گرنگیدانی تایبەتتان بە بواری کتێب و فیکر، و دەمەوێت لێرەوە بە خێراتنی کۆی دانیشتوانی شاری ڕۆشنبیری پایتەختی ڕۆشنبیری بکەم و شارەکانی دیکەش کە سەردانی پێشەنگای کتێب بکەن و لە ناویشیدا سەردانی خانێ ڕەنێو بکەن، بەرهەمەکان ببینن، چونکە ئەو کۆمەڵگایانەی کە زیندوو لە بواری فیکریەوە کۆمەڵگای تێگەیشتوون، کۆمەڵگای بوێرن و جێگەی ئومێدن. بە ڕادەی گرنگیدانمان بە کتێب و خوێندنەوە فکر بەرەو پێش دەچین، زیندوو دەبین و هەروەها وا حەز دەکەم دەکرێت ئومێدمان لەسەر هەڵبچەندرێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شادی عەلی بابی سەرۆکی دەستگا ڕەنێو بۆ پەروەردە و ڕۆشنبیری. زۆر سپاس کەم دەرفەتە لەگەڵمانە بووی. دەست خۆش بێت.